لە دوای پەلامارەکانی تیرۆریستانی داعش و سەرەڵدانی قەیرانیدارایی و سیاسی لە هەرێمی کوردستان، موچەخۆران بە تایبەت و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی ڕوبەڕووی ڕەوشێکی خراپی ئابووری بوونەوە و چەندین کێشەی بەدوای خۆی دایەنا کە بووە هۆی دواکەوتن و پاشەکەوتکردنی موچە و ڕاگررتنی زۆربەی پرۆژەکان و مایە پشتبوونی کۆمپانیا و بەڵندران و زیادبوونی بێکاری و دروستبوونی چەندین کێشەی کۆمەڵایەتی وەک پەرچەکردارێکیش چەند جارێک خۆپیشاندان لە شارەکانی هەرێمی کوردستان ڕێکخرا و دەوامی فەرمانگە حکوومیەکان پەکخرا و بەشێک لە وڵاتیانیش ڕێگەی کۆچی نایاساییان گرتەبەر. بەڵام حکوومەتی هەرێم و لایەنە سیاسیەکانیش هەمیشە لە ڕاگەنرا و هەڵوێستەکانیاندا جەختیان لەوە کردوتەوە کە باشکردنی بژێوی هاوڵاتیان و دابینکردنی موچە و چاکردنەوەی پاشەکەوت دەبێت لە کارە لە پێشینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بێت، چونکە ناکرێت بژێوی و قوتی هاوڵاتیان ببێتە قوربانی ململانێ سیاسیەکان و ئەو قەیرانەی لە هەرێمی کوردستاندا سەریاڵداوە. جێبەجێکردنی سیستەمی بایۆمەتری بۆ تۆماری ئەلکترۆنی فەرمانبەران و بە ئەلکترۆنیکردنی دەواازە سنووریەکان بۆ کۆنتڕۆڵکردنی داهات و وەربینیکردنی داهاتی نەوت لە ڕێگەی کۆمپانیایەکی پسپۆری نێودەوڵەتیەوە بەشێک بوون لەو هۆڵانەی حکوومەتی هەرێمی کوردستان باڕاستەی کەمکردنەوەی کاریگەریەکانی قەیرانیدارایی و چاکردنەوەی سیستەمی موچە و دابینکردنی پێداویستە سەرەکیەکانی ژیانی هاوڵاتیان و بەگەڕخستنەوەی پرۆژەکان. بەڵام بەهۆی ئەوەی هەرێک لەو پرۆژانە پرۆژەی دوورمەودان و کاریگەریەکانیان ڕاستەوخۆ لە ماوەی چەند مانگێکدا دەرناکەوێت، بەڵکو پێویستی بە کاتی زیاتر هەیە، بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لەم قۆناغەی ئێستادا ڕێوشێن و میکانیزمی تایبەت و خێراتر پیادە بکەن و هەوڵ بدەن لانیکەم ژیانی خەڵک لە ڕێگەی پێداچوونەوە بە سیستەمی موچە و بەگەڕخستنەوەی پرۆژە استراتیژیەکان و دابینکردنی خزمەتگوزارە سەرەکی و سەرەتاییەکان باش بکەن.